لە هەر وڵاتێکدا کە کێشەی ئەمنی و ئابووری هەبێت ئەو وەزارەتانەی سەرچاوەی دابینکردنی ئاسایش و ئابوورین گرنگی تایبەتی خۆیان هەیە و لە پێکهێنانی کابینەکاندا لایەنەکان هەوڵی بەدەستهێنانیان دەدەن بۆ ئەوەی زۆرترین ڕۆڵ بگێڕن. لە عێراقیش کە چەندین ساڵە بەدەست کێشەی ئەمنی و داراییەوە گیرۆ دەبووە، وەزارەتەکانی دارایی و دەرەوە و بەرگری و ناوخۆ و نەوت کە بە وەزارەتی سیاسی ناو دەبرێن لە هەموو خولێکی هەڵبژاردندا لایەنەکان ڕکابەریان لەسەر کردوون بۆ بەدەستهێنانیان. بۆ پێکهێنانی ئەم کابینە نوێیەش لەبارەی وەزارەتە سیادیەکانەوە پرسی نوێ هاتۆتە ئاراوە بە تایبەت لەسەر هەردوو وەزارەتی ناوخۆ بەرگری کە پەیوەندیدارن بە دابینکردنی سەقامگیری و پاراستنی ئاسایشی هاوڵاتیان و سەروەری عێراق لە سەرویانەوە بنبڕکردنی تیرۆر کە لە ڕابردوودا تا ئێستا عێراق گیرۆدەی بووە. محەممەد کەربولی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرکردەی هاوپەیمانی مەحوەری وەتەنی دەڵێت بۆ پاراستنی ئاسایشی عێراق عادل عەبدولمەهدی ڕاست پێردراوە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دوو بژاردەی لەبەردەستایە، ئەوانیش هێشتنەوەی فەرماندەی پرۆسەکان لە بەغداد و پارێزگاکان و هەڵوەشاندنەوەی هەردوو وەزارەتی بەرگری و ناوخۆ یاخود بە پێچەوانەوە فەرماندەی پرۆسەکان هەڵبوەشێنێتەوە و وەزارەتەکان بمێنێتەوە. بەپێی ئەو زانیاریانەشی میدیاکانی عێراق بڵاویان کردوتەوە، عادل عەبدولمەهدی هەردوو دۆسیەی بەرگری و ناوخۆ لە گرنگترین کارەکانی دەبێت چونکە پەیوەندیدارن بە ژیانی هاوڵاتیان و کاریگەریان هەیە لەسەر دۆسیەکانی تری وەک ئابووری و خزمەتگوزاریەکان. بۆ ئەو مەبەستەش هەنگاوەکان دەستیان پێکردووە تا پەرە بە بواری ئاسایش بدرێت و هەنگاو بە هەنگاویش خاڵەکانی پشکنین لا ببرێن. هەر پەیوەست بە پرسی هەردوو وەزارەتی ناوخۆ و بەرگری، حەیدەر عەبادی سەردانی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدری کردووە و گفتوگۆیان لەبارەی هەردوو وەزارەتی ناوخۆ و بەرگریەوە کردووە. عەلی سنەید سەرکردەی هاوپەیمانی نەسر ڕایگەیاندووە عەبادی و سەدر پێیان وایە دەبێت پۆستە ئەمنیە هەستیارەکان بدرێنە کەسانی سربەخۆ و بەتوانە کە پسپۆری پێشینەی کارکردنیان هەبێت. عەبادی لەگەڵ ئەوەشدا بووە عەبدولمەهدی ئازادی تەواوی هەبێت لە هەڵبژاردننی کەسایەتیەکان بۆ وەزارەتەکەی بەبێ ئەوەی هیچ لایەنێکی سیاسی فشاری بخاتە سەر. ئەوەش لە کاتێکدایە موقتەدا سەدر لە دوایین هەڵوێستیدا ڕایگەیاند پێویستە عادل عەبدولمەهدی وەزارەتە ئەمنیەکان لە دەستی خۆیدا بهێڵێتەوە و هیچ لایەنێکیش مافی ئەوەی نییە کاندیدیان بۆ پێشکەش بکات.